سروشتی کوردستان بە شێوازێکە کە شوێنێکی لەبارە و ژنگێکی لەبارە بۆ زۆربەی جۆری ئاژەڵەکان بەتایبەت ئاژەڵە کێویەکان و لە هەندێک لە وەرزەکاندا ئاژەڵی کۆچەریش ڕوو دەکاتە هەرێمی کوردستان بە بۆنەی ئەوەی کە ژنگیەکی لەبار و گونجاوی هەیە لە زۆربەی وەرزەکاندا بۆ ئەوەی کە ئاژەڵەکان تایدا درێژە بە ژیانیان بدەن. جا ئێمە گفتوگۆ دەکەین لەسەر جوری ئاژەڵە کێویەکان و ئەو ئاژەڵانەی کە لێرە لە هەرێمی کوردستان بوونیان هەیە، بزانین ئایا چەند جۆر ئاژەڵ بەتایبەت ئاژەڵە کێویەکان بوونیان هەیە و ئاژەڵە کۆچەریانیشی کێنە هەرێمی کوردستان چ جۆرە ئاژەڵێکن. گفتوگۆی ئەم بابەتە دەکەین بە میوانداری کۆرش ئارارات، شارەزای باڵندە و ئاژەڵی کێویکە لە ستۆدیۆ لەگەڵماندا. زۆر بەخێر بێ کاکۆرش. پێمان بڵێت ئەو ئاژەڵی کێویانەی کە لە هەرێمی کوردستان بوونیان هەیە چەند جۆر ئاژەڵی کێوین؟ بەڵێ بە زۆری ئێمە سەرەتایی شەکانمان نەگەڕێتەوە بۆ دوای ساڵی 2006 بەتایبەتی هەرچەنە پێشووتر ئیشمان کردو لە بواری ژینگە بەتایبەتی لەگەڵ کۆنترین ڕێکخراوی ژینگەیە کە کۆمەڵە کوردستانێکی سەوز بکات لە ساڵی 1990 و دامەژراوە بۆ پێ بەرکەوتنمان بۆ لە بواری ژینگە. بەڵام لە ساڵی لە دوای 2006 بە هەمانگی لەگەڵ زانکۆی سلێمانی بەتایبەتی چەند ڕێکخراوێکی ناحکومی وەکو سروشتی عێراق کە ئێستاش خۆم لەگەڵیان ئیشەکەم و وەزارەتی ژینگەی عێراق و کاتە وەزارەتی ژینگەی هەرێمی کوردستانیش هەبوو دەستمان کرد بە ڕێوپێکردنی ئەو ناوچانەی کە لە عێراقا هەن و لە کوردستانە هەن تا 2012 بەردەوام بوو تا نزیکەی ئێمە توانیمان 82 ناوچە دیاری بکەین لە سەرتاسەری عێراقا کە ئەو ناوچانە بەپێی چەند پێوەرێکی جیهانی بۆ دیاریکردنی و ناوچانە گرنگم بۆ ڕووەک باڵندە ئاژەڵی کێوی توانیمان نزیکەی هەش وەکو باسم کرد 82 ناوچە دەستنیشان کرد بەپێی پێوەرە نێودەوڵەتیەکان زیاد لە 44 ینی نیوەی زیاترێکێتە ناوچەکانی کوردستان و هەرێمی کوردستان و کەم ناوچانش گرنگی تایبەتی خۆی هەیە. بۆ نمونە تاکو ئێستا بەپێ و توێژینانێمە کردومانە توانیمانە سەر و 300 و یان بڵێن نزیکەی 320 جۆر باڵندە لە عێراقات زیاد لە 412 جۆر باڵندەمان دۆزیوەتەوە، نزیکەی زیاد لە 50 جۆر ئاژەڵی کێوی زیاتر هەیە لە هەرێمی کوردستانە کەمانە بەشێکی زۆریان گرنگم بۆ سروشت و پێمان سێنە بەگەسەی مێژوو بکەین. کۆمەڵک ئاژەڵ هەیە وەختی خۆی لێرە ماڵی کراوە، بزنمان هەیە، کۆمەڵک ئاژەڵی تر هەیە بەڕیش کە لە ڕووی مێژوویە ئەم ناوچەیەکی گرنگ بۆ شارستانیت تەنانەت گەنمی کێویش ئێستاش ینی بڵێن ماوە لە ناوچە شاخاوەکانی کوردستانە کە کوردستان پێگەیەکی گرنگی هەیە. بەدەر لەوەی کە ئێمە ئیشی سەرەکیمان لەسەر باڵندەکان بۆ باڵندەکان ئەگە سێری هەڵکەوتی جوگرافی هەرێمی کوردستان و عێراق بکەین سەرێکێکێتە شوێنی بەستنەوەی هەرچێک کیشوەری ئەفریقا و ئەوروپا و ئاسیا کەمەوای کردووە کە باڵندە کۆچەریەکان گرنگیەکی تایبەتی هەبێ هەر نەگەڵ بەپێی خۆتان نەزان ئێستا سەردەمی داتا و توێژینەوە ئەوەیە کە و داتاوانە گرنگی تایبەتی خۆی هەیە بۆی خەڵک ئاشناتی هەبێت بەپێ و بنەمانە چ لەسەر ئاسی نێودەوڵەتی چ لەسەر ئاسی ناخۆش کە ئێمە لەو هەوڵان کە بڵێنەوە ناوچانە بزانیت تا چەندە گرنگە و ئەگەر سێری عێراقش بکەین سێرەکەین کۆمەڵێک چۆن ڕێڕەوی کۆچکردنمان هەیە بۆ باڵندە شێویەکان هیچیان پێوترێ بۆ نمونە ڕۆژهەڵاتی ئەفریقا و لەگەڵ ئۆراس ینی بڵێن ئاسیا و ئەفریق بەشی ڕۆژهەڵاتی ئەفریقا بێتەوە کۆمەڵێک باڵندە هەیە. سێرەکەی عێراق و هەرێمی کوردستان لە دوای رووسیا و کازاخستانەوە سێم وڵاتە بۆ ئەو ڕێڕەوی کۆچکردنە کە سێرەکەی نزیکەی زیاد لە 200 جۆر باڵندە هەیە بەم ناوچەیە تێپەڕن کامە گرنگیەکی تایبەتی خۆی هەیە. ئێمە هەماهەنگین لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان چونکە باڵندە سنوور نازانێت بەداخۆ مرۆڤ سنووری دروست کردووە لەبەرەوە ئێمە چەنەها باڵندەمان هەیە لەگەڵ چەنەها وڵاتە چۆنڵی شێریەکەن یان بڵێن ئەم باڵندانە کۆچەرین و ینی هەماهەنگی لەسەر ئاستی نێودەوڵەتی بۆ باڵندانە بپارێزین چکە باڵندانە چەنەها جۆرمان هەیە مەترسی لە ناوچوونی لەسەر زیاد لە 10 جۆرمان هەیە لە کوردستانە کە و باڵندانە مەترسی لە ناوچوونیان هەیە. ئەمەش وەکوتم بەپێ و داتایانە و لەگەڵ ڕێکخراوێکی نێودەوڵەتی ترا کە پێوترێ ڕێکخراوی نێودەوڵەتی بۆ پاراستنی سروشتیان IUCN کە ساڵانە هەڵاستنی بە هەڵسەنگاندنی ئاستی ئەو باڵندە ئاژەڵە شێویانە تا چەندێک مەترسی لە ناوچوونی لەسرە نزیکەی بۆ 5-6 ئاستە بەپێی پێوەرە زانستیەکان ئەیش بەپێی توێژینەوە لەسەر ژمارەیان و بڵاوبوونەوەیان لە ناوچەکانی جیهانە و لە کوردستان و لە عێراقیش ئەمن. مامۆستا باس لەوە کرد کە لە هەرێمی کوردستان وەکو ڕێڕێوێکە تەنها ڕێڕەوە یان ئەوە تا ئەم باڵندانە تێدا نیشتەجێ ئەبن و بە جۆر لە جۆرەکان بە شێوازێکی کاتی کۆچەکەن یان ئەمێنەوە کۆچەکەن.
بەڵێ ئەوە پرسیارێکی زۆر گرنگە. باڵندەکان وەکوتم نزیکەی لەو 320 جۆر باڵندەیە. باڵندەمان هەیە بەپێی خۆتان نەزانن باڵندە بۆ دوو مەبەستی سەرەکی کۆچەکە، یان بۆ دەستەبەرکردنی خۆراکە یان بۆ دروستکردنی هێلانەیە. بە تایبەتیوانی لە زستانیان بۆ دەستەبەرکردنی خۆراکە لەبەرەوەی بەشی هەرا زۆریان لە نیوەگوی باکوورەوە لە ناوچە ساردەکانی سایبیریا و باکووری ڕوسیا و باکووری ئەوروپا ڕۆکەنە ناوچە ئاویەکان و پێدەشتێکەکان لە هەرێمی کوردستان لێرە بن. هەنێکی تریان هەیە بە پێچوانەوە لە وەرزی هێلانە دروستکردنە یان بێرا تێپەڕنیان لێرە ئامێنەوە. سەرەکەی کۆمەڵک جۆری داڵمان هەیە کە بە پێ و توێژینانەیەمە کردومانە لەسەر ئاستی جیهانی لە دوای جزیرەیان بڵێ دوورگەی سۆقۆتڕە و تورکیاوە هەرێمی کوردستان بۆ جۆرە داڵە کە پێوتر داڵی میسری یان سیسارکی میسری کە مەترسی لە ناوچوونیشی لەسەر، بەڵام سەرێکی خۆشبەختانە ناوچە چیاکانی کوردستان پەناگەیەکە بۆ زۆربوونی هێلانەکردنی ئەو جۆرە داڵانە کە گرنگی تایبەتی خۆیان لە مانگی سێوە دەستەکەم بە کۆچکردن یان لێرە ئەمێنەوە بە پێوهینانێکە توێژینانێمە کردومانە زیاد لە 500 بۆ 700 جووت لە کوردستانە هەن ئەم جۆرە داڵانە سیسارکانە کە هەنێکی تریان بێرای تێپەڕن ئەچنە بۆ نمونە بۆ ئێران، تورکیا، ئەوروپا، ئارمینیا، ئازەربایجانەوانە تە بەپێی ئەو باڵندانەیە. ئەو باڵندانە بۆ نمونە سیسارک و داڵی میسری ئەمانە زیرەکن شوێنی بە پێ و توێژینانی کراجاری وایە بۆ ماوەی نزیکەی 30 ساڵ بۆ نمونەیە ناوچە چیاکانی کوردستان و کۆچەکەنەوە ئەچن بۆ باکوور و باکووری ڕۆژهەڵاتی قاڕەی یان بڵێن کیشوەری ئەفریقا کامانە گرنگی تایبەتی خۆیان هەیە بنەهۆی بۆ نمونە ئەمانە گەندەخۆرن لەسەر شتی مردارەوە بوو ئەژین کەمەواکە بێتە هۆی کەمبوونەوەی چەندەها نەخۆشی بۆ نمونە نەخۆشی هاری کۆمەڵێک بەکتریای زیان بەخشکەوە کە ئەمانە ڕۆڵێکی گرنگیان هەبێت لە سروشتە توێژینەوەیکرا بوو لە یەکێک لە وڵاتەکانی ئەفریقا تەنانەت ئەو داڵانە لە یەک وڵاتە نزیکەی زیاد لە $1 میلیارد قازانجی هەیە بۆ سروشت. ئەوانە گرنگە عنیانە چکە ئەوانە پێکاتەیەکن لە سیستمی ژینگەیە. ئەمانە لە ناو بچن بۆ نمونە دیارترینیان سەرەکەی بوونی داڵ و سیسار گواکە ئەو کەلاکە زوو بخورێت چانسی یان بڵێن ئەگەری بێگەشتنی نێرە و مێی چقەڵ و ڕێوی ئەمانە کەم بێتەوە چکە کە خۆراک زۆر بێتە هۆی زۆر بوون. سەرەکەی ئێمە توێژینەوەمان کردو بۆتە هۆی کەمبوونەوەی داڵ و سیسارک لە هەنێ ناوچاوی کردووە کە چقەڵ و ڕێوی زۆر بێت سەرەکەی زەرەری لە هەنێ شوێنی دێهاتەکانەوە. لەبەرەوە سیستمێکی ژینگەییە ئەگەر مرۆڤ تێکی نایە خۆی زۆر بە باشی ڕابڕێ. زۆر باشە. لە چ مانگێک و چ وەرزێکدا زۆرترین باڵندەی کوچەری ڕوو ئەکات هەرێمی کوردستان؟ بەپێی وەرزەکان مانگی دوو هەتا ئێمە کۆمەڵێک بۆنەمان هەیە ساڵانە ڕێکیەخین لەگەڵ ڕێکخراونە دەوڵەتەکانە یەکیان لە مانگی 5 یەکێکی تریشیان لە مانگی 10. بەڵام لە کوردستانە بە شێوەیەکی گشتی کۆتایی مانگی 4 لە ناوڕاستی مانگی 4 تاکو نزیکەی ناوڕاستی مانگی 5 ئەو چکە هەموو باڵندەکان بەیەکۆ کۆژ ناکەن وەش بە وەش بێن بەپێی جۆرەکانە گۆڕهانێکیان ئەسڵەن تیاشیانە دووەکە و لەگەڵ تیاشیانە لە مانگی 10 تاکو ناوڕاستی مانگی 11 بەدەر لە یۆکوتم هەنێک جۆری ترمان هەیە ئێستا بۆ نمونە هەنە جۆری قازی دەگمەنمان هەیە لە کۆتایی مانگی 12 لە باکووری ڕۆسیایانەیە قازێکی زۆر دەگمەنە نزیکەی کەمتر لە 25,000 دانەی ماوە. بەڵام ئەمە توانیوانە لە ناوچەکانی کوردستانە نزیکەی لە سایە 2 چۆن لە ژمارەی هەموو جیهانیانە ناوچە ئاویەکانی کوردستان کەمە گرنگی تایبەتی خۆیە دەگمەنن کە ماڵین دەگمەن زۆر کەزەمە بەداخوانی لە کللتوری ماڵی دەگمەنە بێ پارە بکە بەس کەڵین دەگمەن بۆ سروشت گرنگی تایبەتی خۆیە ئەوەن نەمێنە بە پارە قەرەبوو ناکرێتەوە عنیوانە بەدەر لەوەی کە تۆچیتە و ناوچە ئاویانە و ناوچە پێدەشتێکەکانەکە و بەڕێستان لە سەرەتای بەرنامەکەی باسان کرد و ناوچە شاخایانە دەرونیشی ئارامەی تایاتێ کە بە پارە ناخەمرێت دەبێ مرۆڤی ئێمە ڕاستە گۆشیاریمان زیاتر بۆ بە بەراورد بە ساڵەکانی پێشووتر بەڵام زیاتر بێ ئەو بەرکەوتنەمان لەگەڵ سروش زیاتر بێ چەند خەڵک بۆ لە دەرەوە بۆ پێی لەوانێ ئێمە چاومان تێر بوو بێ یان زۆر ئاگایەکمانیان زۆر قوڵ نەچوونێتە نا ئەو سروشتەی هەمانە بەڵام ئەوانەڵانە ئەو چڕی و ئەو دەنگی باڵندە خۆشی لێرە هەیە لە چەندەها شوێنی ئەوروپا هەیە وەکو ئێرە نییە کردویانە بە ناوچەی پارێزرا بەڵام ئێرە زۆربەی شوێنەکان سەرەکی و دێهاتانە مڵکی خۆیانە ینی خۆیان پێویستە بیپارێزن خەڵکی ئەو ناوچانە دەبێت ێستا وەرزی گەشت و گوزار و سەیرانۆمانێ بچنەوە
ئەماوێ نەچێت وەرزێکی ترەچێتەوە ناوچانە لەبەرەوە ئەبێت دوورمەودا بڕوانینە ئەو سروشتێکە هەمانەمە گرنگی تایبەتی خۆی هەیە ئەمە هەماهەنگین لەگەڵ ڕێکخراونە حکوومیەکانی لەسەر ئاسی ناوخۆی زانکۆکانی کوردستان و عێراق و وەزارەتی ژینگەی عێراق دەستەی پاراستن و چاکردنی ژینگەی هەرێمی کوردستان پۆلیسی دارستان کەمانە ڕۆڵێکی گرنگیان هەیە نەوە خەڵکی ناوچەکە پێویستمان بە لێک تێگەشتنیە چکە خۆمان نەزانین کۆمەڵە ڕێسا و یاسا هەیە بەڵام زۆربەی خەڵک ئاشنایەتێکی نییە بە شێوەیەکی گشتی ئێمە ئەمانە ئەم لە ڕێم بەرنامانەوە لە ڕێگەی بەریەکەوتن لەگەڵ خەڵکی ناوچەکان بۆ نمونە ئەمە بەشێکی کللتوریە گرنگە وەکو بەڕێستا لە سەرای بەرنامەکە باسانکە ناوچەیەکی وەکو بارزان ناوچەیەکی کللتوریە ناوچەی قەرەدا کە خەڵکانێکی دڵسۆزی زۆری لێ کەوای کردو بە هەمانگی لەگە پۆلیسی دارستانە کۆمەڵێک باڵندە و ئاژەڵی ناوچەکە تانەچیتە و ناوچەیە سەرێکی خۆشبەختانە بەتایبەتی لەم فترە سەرێکی شوێنێکی زۆر گونجاوە بۆ باڵندە و ئاژەڵێکی بەدەلەوە بۆ سەیران بۆ گەشت و گوزار ئەمانە گرنگی تایبەتی خۆی مامۆستا باز لەوە دەکرێت کە ئەم باڵندانە هەندێکە نازام کام جۆریانە کاریگەریەکی زۆر باش ئەبێ لەسەر کردی کوشت و کاڵ نەمانیان ئەبێتە هۆی دروستبوونی مێرو و کۆمەڵشتی دیکە یان زۆر هەرجاربینیمانە هەر لە کاتی کێڵانی زەویەکەدا هەنێ باڵندێکی و یەنی خێرا نازام کردمە شتێکە دەریێنێ و ئەیخوانی زۆر کاریگەری هەیە نەمانیان زیانی ئەبێت بۆ کردی کوشت و کاڵی بەڵێ بێگومان باڵندە و ئاژەڵە شێویەکان سێرەکی باڵندەی پەرسێلکە هەیە لاانێ یان ئەوەی ئابابی لێ هەیە کە پێڵێن باران بڕە و خەنجەر بەڵاو ئەوانەی پێڵێن لە دقەیەکە لەوانێ بە پێ توێژنانی کرا لاانێن زیاد لە 300 مێشوو لە بخۆن کەمانە زۆر کەسیش لە بەرنامەی تریشە باسمان کردو ئەم تەیرانە جاریوا هەیە بە درێژای 12 مانگ نیە 10 مانگ زیاتر ئەگەر هێلانە بکەنەکەونەوە سەرزەوی ئەمانە لە سروشتە گرنگی تایبەتی خۆی هەیە لایەنی زانستیەکەشی دوایە مەسەر باسکردنی کە چەند گرنگە زانەکان توێژینەوەی لەسەرەکەن بەدەلۆی بۆ هاوسەنگی ڕاگرتنی سروشت ئەمانە باسی کرد بەڕێزی ئەبێتە هۆی ڕاگرتنی ئەو مێش و مەگەزەی کە لە سروشتا هەیە زۆربەی کاتیژەم نمونەیەمان گێڕاوەتەوە لە وڵاتێکە کوچین دوازام لە ساڵی چلەکانە بووە سێریان کردو چۆلەکە بەشێکی زۆری گەنم و دانەوێڵەکانیان نەخواست بەشێکی زۆریان ڕاوکردنیان مێروکوین بڵێم ئەمەی ژار خواردیان کردن بەڵام سێریان کرد لە دوای نەمانی چۆلەکەەوە بەشێکی زۆری مێروی خراپ و کرم و ئەمانە زیای کردو لەبەرەوە ناچار بوون لە هەنێ ناوچەی ترۆ چۆلەکە بهێنەوە بەو ناوچانە لەبەرەوە ئەمانە گرنگی تایبەتی خۆیان هەیە ئەو چۆلەکە و ئاژەڵانەش بەشی خۆیان ناخۆن ئەوە نەبێ زیاد لە بەشی خۆیان بخۆن بۆ ڕاگرتنی سروشت ئەو هاوسەنگی لە سیستمی ژینگەیە هەیە گرنگی تایبەتی خۆیان هەیە لەو وڵاتانە چۆنەڵی ساڵانە توێژینەوە ئەکرێ لەسەر ئەوەی بۆ نمونە بەشداریکردنی ئەو باڵندە و ئاژەڵەکیەکان باڵندە و ئاژەڵەکیەکان تەنانەت لە گواستنەوەی دەنکە هەڵاڵە و پەڕین و پیتێن لە ڕۆکەکانە گرنگی تایبەتی خۆیان هەیە بە هەمان شوێن نەکات باڵندەکان شەمشەمە کوێر و کۆمەڵێک ئاژەڵی تر هەیە کەمانەوەی کردو سیستمی ژینگەیی واکەن بە هاوسەنگی هێڵنەوە زۆر باشە ئەو ئاژەڵە کێویانە یاخود ئەو باڵندانەی کە دەگمەنن بەڵام لە هەرێمی کوردستاندا بوونیان هەیە کامانن لە کوردستانە کۆمەڵێک باڵندە و ئاژەڵی دەگمەنمان هەیە یەک لەوانە پڵنگمان هەیە پڵنگ بەپێی هەڵسەکانی ڕێکخراوی IUCN یان ڕێکخراوی نێودەوڵەتی بۆ پاراستنی سروشت مەترسینە ناوچوونی لەسەر ورچمان هەیە کۆمەڵێک چۆنڵی وشکاوەکی لە جەماعەتی بۆ قامانە تایبەتە بە کوردستان هەر پێوتێ بووکەکانی کوردستانی لە بەس لە کوردستان هەیە لە شوێنێکی تری دنیاە کەمە گرنگی تایبەتی خۆی ئێمە لە 2016 ماسیەکمان دۆزیەوە لە کانیشۆک ئەو ماسیە تەنها لەو ناوچەیە هەیە لە شوێنێکی تران نییە بەدەر لەوەی کە ئەو سیستەمە ژینگەیانی کە لە کوردستانە هەیە تایبەتە بە کوردستان وەکو سیستمێکی ژینگەی ئەمە هەزاران ساڵی پێچووە کە ئەم سیستەمە ژینگیا توانێتی خۆی بگونجێنە لەگەڵ گۆڕانکاریەکانی زەویە لەبەرەوەمانە سیستەمە ژینگەیەکان خۆی گرنگە و لەگەڵ ئەو شەپێکاتەکانی گرنگی تایبەتی خۆی هەیە بەدەر لەوێ ئەگەر بچینە سەر ئاسی DNA کۆمەڵێک جۆری ترمان هەیە کەوتم تەنانەت لە ڕۆکەکانی شەرچەند بواری من نییە بەڵام توێژینەوەکرا لە بواری ڕۆکەکانە و لە خشۆکەکانە کۆمەڵێک جۆری مارمێلکەمان هەیە کە تایبەتە بە چیاکانی زاگرۆست لە کوردستان دەی شوێنێکی ترین دنیاە لەمەرەوە ئەمانە گرنگی تایبەتیان خۆیان هەیە بۆ نمونە ئەوەی کە خۆمان پێڵێن لە کورداوارە بزن مژە مارمێلکێکی گەورەیە تایبەتە بە کوردستان گرنگی تایبەتی خۆی هەیە هەنێ جارە بێتە هۆی ڕاگرتنی باڵانسی ژمارەی
تەنانەت بینیمانە بۆرەمار کە مارێکی تۆزێ مەترسیدارە بژاریە ئەوانە چیەکەن ئەو مارمەلکانە و مارانە خۆیان مارمەلکێکی گەورەیە وەکوتم بزن بژێت لەبەرەوە ئەمانە گرنگن بۆ سروشتی کوردستان. مامۆستا لە کوردستاندا بینیمانە ڕابردووە پڵنگی کوردی هەبوو ئاسکمان بینیوە بزنەکیوی ئەمانە هیچ مەترسیەکی لە ناوچوونیان هەیە یان بە بەراورد بە ساڵانی ڕابردوو هیچ پاشەکشەیەکیان نەکردووە ژمارەیان زیاد نەبووە کەم نەبووە؟ بێگومان چۆن لێ پەستانێکی زۆر لەسەر باڵندۆ ئاژەڵی کێویەکانی کوردستانە بۆ بەداخەوە بۆی شەڕ و شۆڕ و بەهۆی ئەوەی ڕاوێکی هەڕەمەچی هەبوو لە بەروی خەڵک ئاشنایەتی نەبوو وەکو ئێمەش توێژینەوەمان کردو خەڵکی کۆن ڕاوچی کۆن زانیوێتی چۆن ڕاوەکە جۆرەکانی ناسیوێتەوە کە ئەوەی ئەگەر بێ یەک دانە زیاتر ڕاوی نەکردو نەچۆ پڵنگ ڕاوکە نەچۆ ورچ ڕاوکە مەگەر لە حاڵەتێکی زۆر دەگمەنانە بێ لەبەرەوە سێرەکەی بە شێوەیەکی بەرچاو پڵنگ هێشتا لە ئاسی پێویستانێ ژمارەی کەم بۆ تۆ لە کوردستانە هەنێک جۆرمان هەیە لە ناوچووە ینی لاانێ پێمان سەی بێ وەختی خۆی لەم ناوچانەیە لە عێراق و تەنانەت تا نزیک یۆنانیش جۆرە شێرێکە بە پێوتە شێری ئاسیایی ئێستا نەماوە تەنها لە شوێنێکی هندستان ماوە ئەمانە ئەوە ڕاوکراوە. ئەوسا ممکنە ئەم پڵنگانە ئەم شوێنانە بەجێ بڵم چێتە شوێنێکی تر بێگومان بە پێش شوێنەکانە ئەنی ئێستا هەسکە مەترسیە باڵندەوە ئاژەڵەشیەکان زۆر هەست بە مەترسیەکەن چەنەها نمونەمان ئێمە پێشووتر باسمان کردو عنی لە چەنها بەرنامەی تریشە بۆ نمونە لە کۆتایینەوەکانە بەداخەوە بۆی شەڕی ناخۆ سێرەکەی حاجی لەقلق کەم بوون بەو کاتە ناهات نێرە بەڵام ئەگەر سێکی لە دوای 2005 ژمارە حاجی لەقلقەکان زۆر بوون تا تەنانەت لە سێری تاوەرەکانی نزیک شاری سلێمانیکەی ژمارەیان زۆر بوونەوە بەڵام جاران کەم بوون ساوای کردو هەرێمی کوردستان یەکێکە لەو ناوچانی کە ئەوەدەی من بینی بێت و بەراورد بەو داتانە کە زۆرترین ژمارە حاجی لەقلقەوە بەیەکەوە وەکو چۆنڵێ بە ئینگلیزی پێوتێ کۆلۆنیان بڵێن کۆمەڵە بەیەکەوە بەتایبەتی نەک لێرە لە دەشتی ڕانیە کانیماران لە نزیک دهۆکیش بە هەمان شێوە سەرێکی لەم ناوچانە وردەوە دەژمارەیان ڕوو لە زیابوون ئەمەش نیشانەیەکی دڵخۆشکەرە چونکە ئەگەر ئەو باڵندانە هەست بە ئەمان نەکەن ڕوو ناکەنەوە ناوچانە بەدەلۆیەک بەداخەوە کۆمەڵێک ئاژەڵی ترمان هەبووە جۆرە ئاسکێک هەبووە نەماوە تا ئێستا نەمان دۆزیوەتەوە ئەوەی لە کوردەواریە پێڵەن جۆرە ئاسکێکە پێوتە فیلە گێژەوەی پێڵەن لە کوردەواریە نەماوە کە لەم ناوچیان هەبووە هەنێ جۆری ئاسکی تر هەبوو تایبەت بۆ بە کوردستان و عێراق نەماوە جۆرێکی ترمان هەوەی کە لە ئینگلیزیە کە پێوترێت کە یەکێکە لە هەرە ئاژەڵە خێراکان کە چیتای پێوتیان بە کوردی پێوترێ وێز تەنها لە وڵاتی ئێران هەیە سا لێرە نەماوە ڕاوکراوە هەنێک چۆنڵی وێنە و فۆتۆی کۆن هەیە لە سەدەی پێشووە وێنە گیراسان نەماوە بە پێ و توێژنانە تا ئێسامە تۆمارمان نەکردو پێچێ لە ناوچوو بێت پێویستی بە توێژینەوەی زیاتر هەبێت بەبەرەوە بەدەرلەوەکو بەڕێزە تۆزە پێشەوە باسمان کرد لە دەشتی شارە جوورەوانە کۆمەڵێک باڵندە و ئاژەڵی کێوی زیاتر هەبوون جۆرێک باڵندەمان هەیە پێوتێ مێشەسی یان چرک بە کوردەواری سەرەکەی لە تا هەشتاکانی ژمارەیان زۆر بە بەڵام بۆ ڕاوی بێشمار و تێکچوونی ژینگەکان وسێکی ئەو باڵندانە ئەو قاز و چێرگ و مێشەسیانە بە شێوەیەکی بەرچاو لەسەر ئاسی کوردستان و لەسەر ئاسی جیهانیش مەترسی نەناوچوونی لەسەر و ژمارەیان کەم بۆتەوە چونکە بە شێوەیەکی زۆر و هەڕەمەکی ڕاوکران بە تایبەتی لە ناوچە پێدەشتێکەکان. زۆر باشە مەترسی ڕاوچەکان بۆ سەر لە ناوبردنی ئاژەڵە کێویەکان و ئەو باڵندە کۆچریانی یەنە هەرێمی کوردستانەوە لە چه ئاستێکدایە ئایا ئەو یاسەتوندانەی کە هەیە بەرامبەر بە ڕاوکردن جێی خۆی گرتووە؟ بەڵێ بێگومان بەشێکی گرنگی پاراستنی باڵندە و ئاژەڵەکیەکان جێبەجێکردنی یاساکانە یاسای زۆر باشمان هەیە بەڵام بەداخەوە لە ئاستی پێویستە لەبەرەوەی تاکی کۆمەلگەیمە زۆر هۆشیار نین ئێمە پرۆگرامێکمان دەست پێ کردووە لەگەڵ ڕێکخراوی نێودەوڵەتی BirdLife International یان ڕێکخراوی نێودەوڵەتیە بۆ پاراستنی باڵندەیە لەسەر تاسەری جیهانە ئەو پرۆژەمان دەست پێ کردووە بۆ چۆنڵێک لە ڕێی توێژینەوە تێبگەین خەڵک بۆچی ڕاوەکە لەسەر ئاسی عێراق هەمووی ئایا بۆ دەستەبەر
دەسەبەرکردنیان بڵێن بۆ سەرچاوێکی خۆراکە بۆ بژێوی ژیانە بۆ حەزە ینی بڵێن بەراورد بکەین لەگەڵ ناوچەکانێک تر لە هەرێمی کوردستان و لە بەشەکانی تری عێراق بەپێ و داتانێ ماتوانین تێگەیشتنمان هەبێ لەگەڵەوەیشێک لەو هینانە کە باسێکین لایەنی کۆمەڵایەتیە لایەنی ئابووری و تێگەیشتنمان هەبێت چکە زۆر جار لە هەنێ ناوچە خەڵکی ئەو ناوچانە چۆنڵی بژێوی ژیانە لەسەر ئەوەیە ئێمە توانین چۆنڵی بەدیلێک بدۆزینەوە جێگرەوەیەک بدۆزینەوە بۆ ئەو هینانە بە هەماهەنگی لەگەڵ بۆ نمونە وەزارەتی کشتتوکاڵە وەزارەتی ژینگەی عێراق لایەنە پەیوەندیدارەکانە چونکە ئەو ڕاوی لە کوردستان و لە عێراق کرێ بە تایبەتی لە ناوچە ئاویەکان و هەندێک جۆریان هەیە بە تایبەتی لە باشووری عێراق ڕاوێکی بێشومارەوەی کردووە کە کاریگەریەکی نەرێنی زۆری هەبێت لەسەر باڵندۆ ئاژەڵەکیەکان بەدەلەوەی کە ئێمە توێژینەوەمان کردووە عێراق و هەرێمی کوردستان بەداخۆ لەم چەند ساڵی پێشووە بۆتە هۆی وێزگەی گواستنەوە و بازرگانی نایاسایی بە باڵندۆ ئاژەڵێکی نەک لەسەر ئاستی ناوخۆی لەسەر ئاستی جیهانی دیاترینیان بۆ نمونە کەمبوونەی تووتی یان بڵێمەوەی کە لای خۆمە پێوترێک کاسکۆ تووتیەکی ڕاستاسیە کەمە بە شێوەیەکی بەرچاو دوو جۆریان هەیە یەکیان لە چۆنڵی لە شوێنە بەخێوەکرێ و ژمارەیان زیاکرێت بەتابەتی لە وڵاتێکی کورد باشووری ئەفریقا بەڵام دانێکی تریان هەیە شێویە لە وڵاتی کۆنگۆ زیاتریە هێندرێت سەرێکی ژمارەی ئەمانە بۆی خواستی خەڵک بەتابەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بەتابەتی تر لە وڵاتێکی و عێراق و ئیمارات و لوبنان سەرێکی ژمارەیان زۆر کەم بۆتەوە یعنی یەکێکە لەوانی کە لە لێواری لە ناوچوونە ئێمەمانێ هیچ لەسەر و لایەنە بکەین لەگەڵ لایەنی پەیوەندیدارە لەسەر ئاسی باڵا لەگەڵ فڕۆکەخانەکان چۆنڵێ لەسەر ئەو بازرگانی لە ناوچە سنووریەکانم بۆی ڕێگری بکەین لە بازرگانی نایاسایی نەکار بەتوتی بە زۆربەی زۆری باڵندۆ ئاژەڵەکیەکان کەوتم ڕاوکردن و بازرگانی نایاسایی هۆکارێکی سەرێکین بۆ کەمبوونەوەی ژماری باڵندۆ ئاژەڵەکیەکان لە کوردستان و لە ناوچەکان مامۆستا زۆر بە کورتی پەیامت چییە بۆ گەشتیارێک بۆ شاخەوانێک ئەچێتە شاخێکەوە شوێنێکەوە ئاژەڵێکی کێوی بینیان هێلانەیە گەبینێ تێکی نەیات لە بریوی تێکدانی قیچەکە ڤیددیوەیەکی بکاست ینی وێنەیەکی شتێکی شتی ئەوە بگرێ لە بریوی کە تێک بیادیان کاریگەری بێ لەسەر ژینگەکە وەڵاهی لەخوا بەزای خەڵکی ئێمە تێگەشتنیان هەیە خوای گەورە ئەو سروشتە جوانی پێیاوین ینی پێویستە بیپارێزن بۆ نەوەکانی داهات و تۆزە هەست بە بەرپرسیارەتی بکەین ئەو شتێکە لە باو باپیرانمانەوە بۆمان ماوەتەوە پێویستە بیپارێزین چونکە ئەمە سروشتی هەر ئێمە هینەوەکانی داهاتومانە بێجگە لە خۆمانە چینێ لەوانێ مانگێکی تر هەفتەیەکی تر بچینەوە سەردانی و ناوچانە بکەین ئەو باڵندۆ ئاژەڵەکیانە بڕوا بکەن یعنی قسەی من نییە چەند کەس بینێتی چۆن ئێمە هەست بە ئازارەکەین چەند هەز چۆنەڵێ یەکێت خوانەخواسە لە ئەندامی خەزانەکەمان لە ناو بچیان هیم بێ بمرێت بە هەمان شێوە ئەو باڵندۆ ئاژەڵەکیانە هەمان هەستیان هەیە زۆر سپاس دەکەین بەڕێز مامۆستا کۆڕژ ئارەرا شارەزای باڵندۆ ئاژەڵێکی هاوکات مامۆستای زانکۆژی خوا بەخێر بێت زۆر سپاس زۆر دەفرێت